بێت ماوەی هەفتەیەکە شەپۆڵێکی بەفر و باران ڕوو لە ئیدارەی سەربەخۆ سۆران کردو و هاوکات بۆ یەکەمین جار نەوت لە سنتەری قەزای ناوەندی سۆران بە ڕێژێکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوە کردووە. کاریگەری هاتنی ئەم شەپۆڵە بەفرە وای کردووە کە نرخی نەوت لە بازار دەڕوو لە بەرزبوونەوە کات. بۆ مەبەستا میوانێکم لە نەوت فرۆشێکە کاکبیلار ئاگەربەی تێرە سپاس دەکەم. بۆچی لە ماوەی ئەم هەفتەی هاتنی ئەم شەپۆڵە بەفرەدا وای کردووە کە نرخی نەوت لە بازار دەڕوو لە بەرزبوونەوە بکات؟ ڕۆی هەموو ساڵێکە سەر بەفر بارین دەستی پێک لە سنتەری ساریش سۆران نەفت بەرەو گرانیەتی ئێستا بەراورد بە هەفتە پێش ئێستا بەرمیلی 7,000 لە بۆرسی هەولێر چتە سەری بەستی ماتا ئەو خەزانن مابی سعرەکەمان نەگۆڕی هەر بە 130 ئەی فرۆشی لەبەرەوەی لە بەرژەوەندی خەڵکی سۆران خەڵکی سۆرانی دڵنیا دەکەین هەتا ئەو خەزانەمان مابن سعرەکەی ناگۆڕین. ماوەیە کە دەگوترێت کە لە سنتەری قەزای ناوەندی سۆران نەوت دابەشەکرێت لە بەشێک لە قەزاکانی دیکەش دابش کراوە. لە ئەگەری دابشکردنی نەوت بۆ جاری دووەم پێشببینی دەکرێت نرخی نەوت لە بازاردا زیاتر دابەزێت بە تاکی دێگە لە سنتەری سۆرانی ئەو 100 لتر تەوزع بکرێت سعرەکە دڵنیاوە دێتە خوارێ بەس ئەگەردان تەوزع نەکرێت گرانتری شەبیت باسیمە هەتا ئەو خەزانەمان خلاص نەبی گرانی ناکەین. بەبراود بە ساڵی پار نرخی یەک بەرمیلنەوت چەند ڕووی لە دابەزین کردو و هاوکات نرخی یەک لیتر نەوتیش بە چەندە لە ئێستادا؟ ئەستا لەکنە من لتری 600 دینارە بەرمیلیش 130,000 تەوزعی ماڵانەکەین لەگەر پاریش بەرمیلی 110,000 فەرقە پار ئەو وەختەی بەرمیلی بە 240,000 ئەمە گاندە ماڵان ئێستا بە 130,000 بخێر. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون وتەی بیلار ئۆمەراوەی نەوتفرۆش بوو لە سنتەری قەزای ناوەندی سۆران ئاماژێ بەوەدا لە ماوەیەک هەفتەدا لە بۆرسەی نەوتدا بڕی 7 بۆ 8,000 دینار ڕوو لە بەرزبوونەوە کردو و ئاماژێ بەوەش کرد لە ئەگەری دابشکردنی نەوت لە سنتەری قەزای ناوەندی سۆران ئەوە نرخی نەوت ڕوو لە دابازین دەکات و جەختی لەوەش کردەوە بە بەراورد بە ساڵی پار هەر بەرمیلێک بڕی 100,000 دینار ڕووی لە دابەزین کردووە.